بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجەکەم لاپەڕا 66 بابەتی لێکدان و دابەشکردن. لێکدان و دابەشکردن لێرە نووسرایە دوو کردداری پێچەوانەیە لێکدان لەگەڵ دابەشکردن. ئارام 6 کۆپڵەی مۆسیقای لەسەر بووق ژەنی لە میانەی ئاهەنگێکی مۆسیقادا. ئەگەر ماوەی هەر کۆپڵەیەک 3 خولەک بی، ئایا ئەو ماوەیە چەندە کە ئارام مۆسیقای تیادا ژەنیوە؟ هەتا ماوەکەی ببینمەوە، چونکە دەزانم لۆ 1 کۆپڵە 3 خولەکە بۆ 6 کۆپڵە دەکاتە 6 جاران 3 یان 6 کەڕەتی 3. 6 کەڕەتی 3 لە خشتەی لێکدان یەکسانە بە ژمارە 18. ئەگەر خوێندکاری ژیر نەزانی ئامێری بووق مانای چییە، ناوەکی دیکەشی هەیە بە کوردی، ناوی کەڕەنا یان شەیپور یان ترۆمپێت. ئامێری بووق وابزانم زیاتر بە عەرەبیە، ڕەنگە زۆر کەس شارەزاییان نەبی دەربارەی ناوەکە. ئەمن لێرە بە بۆنەی ئەوانەیە ڤیددیۆیەکم دانا هەر ئەوڕۆ پێش کاژێرەکیان پێش ڕەنگە نیو کاژێر دەربارەی ژەنینی شەیپور یان ترۆمپێت کە لەلایەن مرۆڤێکی یان ژنێکی بەریتانی ئەو ئامێرەی دەژەنی. دەتوانن تەماشایکەن هەتا بزانن بە تایبەتی دەنجی ترۆمپێت چۆنە. ئێستا بابەتەکەمان چ بوو؟ بابەتی لێکدان بوو، کەواتە ئارام 18 خولەک مۆسیقای ژەنیوە. ئێستا ئەو کردارەی پێچەوانەکەی کامەیە؟ ئەگەر تەمەشاکەم ئەمن لێرە 3 ژمارەم هەیە، یەکەچیان 6ە، یەکەچیان 3ە، ئەوی دیش 18. ئەگەر هاتوو ئەمن 18کەم هینە ئەو جارەی لە ڕاستەوە لە چەپەوە لۆ ڕاست گەڕامەوە. 18م هینە دابەشی 3م کرد، دەبی وەڵامەکە 6 دەربچی. لەبەر هەندێ نووسرایە کردداری پێچەوانە پێچەوانەی لێکدان دابەشکردنە. دابەشکردن پێچەوانەی لێکدانە. 18ی دابەشی 3 بکەم، ژمارە 6 دەردەچی. کەواتە ئەگەر ئەو پرسیارەیان لێ کردم، ئەگەر هاتوو لێ پرسیاریان کرد ئارام 18 خولەک لەسەر شەیپور یان کەڕەنا یان ترۆمپێت لە ئاهەنگێکی قوتابخانە مۆسیقای ژەنی، ئەگەر ماوەی 1 کۆپڵە 3 خولەک بی، ئایا چەند کۆپڵە ئەو مۆسیقای ژەنیە بەو ئامێرە؟ دەینم 18کەی دابەشی 3 دەکەم، کەواتە 18 دابەش 3 دەکا 6، وەکو ئەوەی کە 6 جاران 3 دەکا 18. کەواتە زۆر ئاسانە ئەگەرە من خشتەی لێکدان بزانم، 100% دابەشکردنیش هەر دەزانم. واتە خشتەی لێکدان دەتوانم بەکاری بینم لۆ لێکدان و هەروەها لۆ دابەشکردن، چونکە هەردووچیان لەوێ هەیە پێچەوانە یەکن. بەڵام لێرە ئەوەی گرنگە ئەو ژمارانەی کە لێکیان دەدەم ناوی تایبەتیان هەیە. ئەو 6ە ناوی کۆڵکەیە، کۆڵکە. لێرەش هەڵەیان نووسە لە ئەکەیان لە بیر چووە. 3کەش هەر ناوی کۆڵکەیە، بەڵام وەڵامەکە ناوی ئەنجامی لێکدانە. کەچی ئەو ناوانە دەگۆڕدرێن لە کاتی دابەش
ئەو ژمارە یەکەم ژمارە لە لای ڕاستی هێمای دابەش ناوی بەش کراوە بەشی دەکەین. ژمارەکەی دیکە لە لای چەپ ناوی بەش دراوە چەند کەسن و ئەنجامەکەش ناوی چییە؟ ناوی ئەنجامی دابەشکردن کە زۆر گرنگە ئەمن ناوەکانیان فێر بم چونکە ڕەنگە پرسیارێک بێ لێم بپرسن ئەگەر هاتوو بەشکرا و 12 بوو بەشدراویش 4 بوو ئایا ئەنجامی دابەش چەندە؟ دەبی بزانم ئەنجامی دابەش یەکسانە بە 3 یان پرسیارە چی دیکە ئەگەر لێیان پرسییم ژمارەیەک ئەنجامی لێکدانی دەکاتە 25 یەکێک لە کۆڵکەکان 5 کۆڵکەکەی دی چەندە؟ دەبی بزانم ئەوی دیکەش هەر 5 چونکە تەنیا 5 یەکسان دەبی بە 25 ئەو پرسیارانە دەبی ئەمن بتوانم وەڵام بدەمەوە ئەگەر هاتوو زانیم ناوی ئەو ژمارانە ناویان چییە؟ لە کاتی جاران ناویان کۆڵکەیە، لە کاتی دابەش ناویان بەشکرا و بەشدراوە کاتە هەمان شت نییە. لەبیرت نەچی کە لێکدان و دابەشکردن دوو کردداری پێچەوانە یەکترینە مانای چە پێچەوانە واتە ئەگەرە من بۆ وێنە 20 هەبوو دابەشی دەم کرد ئەنجامەکەی دەکاتە 2 بەڵام ئەگەر هاتو دووەکەم هینا لێکمدا لەگەڵ دەیەکەی دیسان دەکاتەوە 20 وەکو ئەوەی وایە هیچم نەکردبی دەگەڕێمەوە دۆخی جارانم کەواتە ئەگەر 20 هەبوو دابەشی دەم کرد بمەوێ بگەڕێمەوە دۆخی جارانم وەکو 20ەکەی لێ بێتەوە ئەنجامی دابەشەکەی دەینم کە 2 دیسان لێکی دەدەم لەگەڵدا دیسان 20م بەدەست دێتەوە وەکو ئەوەی وایە 20 دۆلارت هەبی لەو 20 دۆلارەی بیدەیە 10 کەس بەسەر 10 کەس دابەشیکەی هەر یەکەی 2 دۆلاری بەبەردەکەوی پاشان دیسان پارەکەت بگەڕێنیەوە لای خۆت 2 دۆلار وەربگری لەو 10 کەسەی کە پارەکەت پێیان بەخشی بوو دیسان 20 دۆلارەکە دێتەوە لای خۆت وەکو ئەوەی وایە هیچت نەکردبی. ڕاستیە پێکەوە بەستراوەکان ئەو مانای چییە؟ ڕاستیە پێکەوە بەستراوەکان بریتیە لە کۆمەڵە ڕستەیەکی ژمارەیی کە بەندن بە هەردوو کردداری دابەشکردن و لێکدان و هەمان ژمارە لە خۆ دەگرێ واتە ئەو ڕستەیە 6 جاران 3 ئەوە ڕستەیە بەڵام ڕستەیەکی زمانەوانی وشە نییە بەڵکو ڕستەیەکی بیرکاری ژمارەیە 6 و 3 و 18 ئەگەر بمەوێ ڕستەیەکی تکە کە بەستراوە بەو ڕستەیەی پەیدا بکەم بینوسم کامەیە ئەویش ئەوەیە 18 دابەش 3 یەکسانە بە 6 چونکە ڕستەکە هەمان ژمارەی لەگەڵە 18 لێرە 18ش لێرە 3 لێرە 3ش لێرە 6 لێرە 6ش لێرە ئەو دوو ڕستەیە ناویان ڕستە ڕاستیە پێکەوە بەستراوەکان بەیەکەوە بەستراون ئەو دووە کەواتە ڕاستیە بەیەکەوە بەستراوەکان واتە ڕستەیەکی بیرکاریم هەیە هەمان ژمارەی هەیە بەڵام کردارەکان جوودانە یەکەچیان دابەشە ئەوی دیکە لێکدانە.
ئێستا بێمەلای ڕستەیەکی لێکدان بنووسە کە دەتوانرێ بەکار بێ بۆ ئەژمێرکردنی 24 دابەش 4. باشە 24 دابەش 4 دەکات چەند؟ با لێرە بینووسمەوە هەتا ئاسان بیلۆم 24 دابەش 4 یەکسانە بە 6. ئەگەر ڕستەیەکی لێکدان بنووسم ئەو شەشەی دەینم لێکی دەدەم لەگەڵ ئەو چارەی کاتە دەنووسم 6 جاران 4 یەکسانە بە ئەو 24. 24ەکەم گەڕاوە. ئەوە ڕاستیە پێکەوە بەستراوەکان. یەکەچیان دابەشە، یەکەچیان لێکدانە، بەڵام ژمارەکە دەبی هەمان ژمارەبی نابی ئەمن بیان گۆڕم. لێرە تەواو بووم لەو لاپەڕەیە دەتوانم سەردانەکی لاپەڕە 67 بکەم. لاپەڕە 67 ڕاستی لێکدان یان دابەشکردن تەواو بکە. دوایە ڕاستیەکی پێکەوە بەستراوی دابەشکردن یان لێکدانیش بنووسە. کەواتە لێرە دوو داوا کراو هەیە. یەکەچیان ئەمن بزانم ئەو ژمارەی ئێرە دەکات چەند کە زانیم ئەوجا ڕستەیەکی بەستراو بەو ڕستەی بنووسم. هەمومان دەزانین 2 جاران 4 یەکسانە بە 8. ڕستەکەی دیکە چییە؟ ئەو جارەی لە لای چەپەوە ئەو 8ەی دەنووسمەوە دیسان لێرە ئەو جارانەی دەکەمە دابەش ئەو جە یەکێک لەو کۆڵکانە هەڵدەبژێرم یان 2 یان 4 بە کەیفی خۆم. ئەمن 4 هەڵدەبژێرم یەکسانە بە ئەو ژمارەیە 2. 8 دابەش 4 یەکسانە بە 2. ڕەنگەیەکە چی دیکە 4 هەڵ نەبژێری 2ەکەی هەڵبژێری. 8 دابەش 2 یەکسانە بە چ؟ یەکسانە بە 4. هەمان شتە یەکسانە بە 4. لێرەش 12 دابەش 3 یەکسانە بە 4. ئەو جارەی دیسان لە لای چەپ چارەکەی وەردەگرم جارانی دەکەم لەگەڵ 3 یەکسانە بە 12. لێرە 28 دابەش 4 یەکسانە بە 7. ئەو جا 7ەکەی وەردەگرم لێکی دەدەم لەگەڵ 4 یەکسان دەبی بە 28. دەبی ئەمن هەر سێ ژمارەکانم هەبی لە هەردوو ڕستەکە. تەنیا هێمای ئەژمێرکردن جارێک دابەشە جارەکیش لێکدانە. تەواو بکە پاشان ڕستەیەکی لێکدان یان دابەشکردنی پێکەوە بەستراو بنووسە. هەمان شتە لێرەش 16 دابەش 2 یەکسانە بە 8. ئەو جە 8ەکەی دەینم لێکی دەدەم لەگەڵ 2 دەبی دیسان 16م بەدەست بێ دەبی بکاتە 16. پرسیاری 6 20 دابەش 4 یەکسانە بە 5. ئەو جارەی 5ەکەی دەینم جارانی 4 دەکەم دەبی یەکسان بی بە 20. نابی یەکسان بی بە شتەکی دیکە. پرسیاری 7 3 جاران 4 یەکسانە بە 12. ئەو جا 12 دابەشی دەکەم لەگەڵ بە کەیفی خۆم 3 یان 4 یەکەچی هەڵدەبژێرم دەبی یەکسان بی بە 4. پرسیاری 8 6 جاران 3
زۆر ئاسانە دەکاتە 8 ئەوجا 8 دەینم دابەشی 6 یان دابەشی 3 یەکسانە بە ئەگەر دابەشی 6م کرد یەکسانە بە 3 ئەگەر دابەشی 3م کرد یەکسانە بە 6 پرسیاری 9 6 جاران 5 دەکاتە یەکسانە بە 30 ئەوجە 30 دابەش 6 یەکسانە بە 5 3 جاران 4 12 12ش دابەش 4 یەکسانە بە 3 ئیدی خوێندکاری ژیر پێویست ناکە ئەمن هەموو پرسیارەکان چاکەم ئەوە زانیمان یاسا و ڕێسایەکە کووە زۆر ئاسانە ئێستا دێمە لای پرسیارەکانی پاش ئەو پرسیارە ڕاستیەکانی پێکەوە بەستراو بۆ هەر کۆمەڵەیەک لەو ژمارانە بنووسە ئەو پرسیارانە زۆر گرنگن زۆریش ئاسانن تەماشای هەر سێ ژمارەکەی دەکەم کامە لە هەمویان گەورەترە ئەو شەشە کەواتە ئەو شەشە دەبی ئەنجامی لێکدانەکەی بی کەواتە دەبی ئەمن 2 جاران 3 بکەم هەتا بکاتە 6 دەنا ناکاتە 6 ئەگەرە من 2 جارانی 6 بکەم دەکا 12 کەواتە هەڵەیە دەبی ئەمن ئەو ژمارانەی خۆم لێرە هەیتم بەکاریان بینم کەواتە گەورەترین ژمارە دەبی ئەنجامی لێکدانەکە بی لە کاتی دابەشەکەش دیسان گەورەترین ژمارەی دەینم دابەشی یەک لە ژمارەکانی دەکەم بە هەوەسی خۆمیان 2 یان 3 ئەگەرە من دابەشی 2 کەم بێگومان یەکسان دەبی بە 3 ئەو ژمارانێ ئەوها بەکار دەینم لێرە شەروە گەورەترین ژمارەی دەینم بۆ وێنە 28 دابەشی دەکەم بەسەر یان 7 یان 4 گریمان دابەشم کرد بەسەر 7 یەکسان دەبی بە چ بێگوما بەو چارەی چونکە من هەر ئەو سێ ژمارەم هەیە ئەو جارەی چارەکەی دەینم جاران و لێکی دەدەم لەگەڵ 7ەکە دەبی بکاتە ژمارە گەورەکە هەمیشە ئەنجامی لێکدانە لە دابەشکردنیش هەمیشە لە لای ڕاست دەنووسرێ بەش کراوە کەواتە 28 پرسیاری 13 گەورەترین ژمارەی دەینم 21 دابەشی دەکەم بەسەر یەکێک لەو ژمارانە بۆ وێنە بەسەر 7 یەکسانە بە ژمارەکەی دیکە 3 ئەو جارەی 3 دەینم لێکی دەدەم لەگەڵ 7ەکە دەبی دیسان بکاتەوە 21 کەواتە ئەوەش زۆر ئاسانە بەڵام زۆر گرنگن ئەو پرسیارانە زۆر ڕاهێنانیان لەسەر بکە ئێستا ئەگەر ئەمن بە خۆم چەند ژمارە چی بینم لێرە نووسرا ئایا دەتوانی چەند ژمارەیەک بینی دوو ڕاستی پێکەوە بەستراوی بەڵێ دەتوانم بێگومان بۆ وێنە ئەگەرە من هینام ژمارەی ئاسان هینام 4 و 5 و 20 دەنووسم 4 جاران 5 یەکسانە بە 20 پاشان 20 دابەش 5 یەکسانە بە 4 یان هینام ژمارە 30 و 2 و 60 30 جاران 2 دەکاتە 60 60ش دابەش 30 دەکاتە 2 یان هینام بۆ وێنە 5 4 و 20 ئەوەم هیناوە بزانم شتەشکە 5 و 9 و 45 5 جاران 9 دەکات 45 45ش دابەش 9 یان دابەش 5 دابەش 9 دەکات 5 دابەش 5 دەکانەوە کەواتە بە هەزاران بە ملیۆنان ژمارەی دەتوانم بینم ئێستا بێمە لای بەکارهێنانی پێدراوەکان ئەو خشتەیە بەکاربینە بۆ شیکاری پرسیاری 15 هەتا 17 کۆمەڵی کارتەکانی کارزان لێرە وەرزش تۆپی سەبەتە
110 کارت، تۆپی پێ 28 کارت، تۆپی تێنس 35 کارت و تۆپی تێنسی سەرزەوی 64 کارت. ئەوجا دەچمە لای پرسیارەکان. کارزان لە ماوەی 3 مانگ کارتەکانی یاری سەبەتەی کۆ کردەوە. 3 مانگ هەر کارتی کۆ دەکردەوە. مانگی یەکەم 44 کارتی کۆ کردەوە و لە مانگی دووەمیش 29 کارتی کۆ کردەوە. ئایا لە مانگی سێیەم چەند کارتی کۆ کردەوە؟ هەست دەکەم خشتەکە بەباشی ڕوون نەکرایتەوە، ژمارەی کارتەکان لە چەند مانگ نەنووسرایە، تۆزە کەم و کوڕی هەیە، کەم و کورتی هەیە لەو خشتەیە هەست دەکەم، بەڵام هەتا پێم بکرێ وەڵام دەدەمەوە بە گوێرەی تێگەیشتنی خۆم. لێرە ئەمن ئەوەی تێبگەم کە کارزان 3 مانگ کارتی کۆ دەکاتەوە. مانگی یەکەم 44 کارت و مانگی دووەمیش 29. ئێستا لێم دەپرسن ئایا مانگی سێیەم چەندە؟ گوایە ئەمن بچم ئەو خشتەی بەکاربینم کە ئەوە دیارە سەرجەمەکەیە، هەموو مانگەکان بەیەکەوە 110 کارتە، کەواتە ئەم دەبینم 110 بینم 44 لێ دەرکەم، دیسان 29شی لێ دەرکەم، بزانم مانگی سێم چەند کارتە. یان بە ئەو ڕێی جارێ بکەم 110 بینم کەم 44 لێ بڕوە، 110 44 لێ بڕوە، 0 چاری لێ بڕوە نابی، ئەو یەکەی خوڕ دەکەمەوە، 10 چاری لێ بڕوە 6 یەکەکە دەبیتە 0، دیسان 0 چاری لێ بڕوە نابی، یەکەکەی دی خوڕ دەکەمەوە، 10 چاری لێ بڕوە 6، کەواتە 66 کارت. مانگی دووشی لێ دەردەکەم، لەو 66 29 لەوی دەردەکەم، 29 بڕوا لە 66، 16 لێ بڕوە دەکاتە 7. لێرە ئەو شەشە خورد کراوە بووە 5 2 لێ بڕوە دەکات 3، کەواتە لە مانگی سێیەم مانگ دیارە 37 کارتی کۆ کردیتەوە، چونکە ئەگەرە من 44 بینم کۆی کەمەوە لەگەڵ 29 کۆی کەمەوە لەگەڵ 37 دەبی بکاتە 110 کارت. ئەوە تێگەیشتنی منە لۆ ئەو پرسیارەی. ئەوجە نازانم وایە یان وانە. ئێستا پرسیاری 16. کارزان لە ماوەی 4 هەفتە هەمان ژمارەی کارتی تۆپی پێی کۆ کردەوە. لە هەر هەفتەیەک ئایا چەند کارتی کۆ کردوتەوە؟ لێرە هەست دەکەم هەڵەچیان کردیە، ئەویش ئەوەیە کە نەدەبی بنووسن هەفتە، چونکە لێرە ئەگەر ئەوە سەرجەمی مانگەکان بی کو دەبی لێرەش سەرجەمی هەفتەی بی. هەست دەکەم باش نییە، پرسیارەکان زانستیانە نینە، کەم و کوڕیان تێدایە هەر کۆچی هەبی، بەڵام لە مەبەستەکەیان تێدەگەم ئەوانەی پرسیارەکەیان دانایە. گوایە ئێرە ئەو ژمارەیە سەرجەمی 4 هەفتەیە، بەڵام لێرە ئەوە سەرجەمی 3 مانگە، ئەوهاش نابی، ڕەنگە ببی نازانم، بەڵام هەست دەکەم زۆر باش نییە. ئەوەش ئەگەر سەرجەمی 4 هەفتەی بی بەخۆی 4 هەفتەش کۆ دەکاتەوە، دەینم 28 دابەشی 4 دەکەم، بزانم هەر هەفتەی چەندی کۆ کردیتەوە، 28ش کە دابەشی 4 دەکەم یەکسانە بە 7 دەکە 7، بێگومان دابەش ئەوهاش دەکرێ 28 دابەش 4، ئەوهاش دابەشە، هەمووی هەروەکو یەکە،
ئەوها شەردا بەشە بەشکرا و بەش دراو بەشکرا و بەش دراو کەواتە هەر هەفتەی 7 کارتی کۆ کردیتەوە کارتی تۆپی پێ کارتی تۆپی پێ ئەوەش کارتی تۆپی پێ بوو. ئێستا دێمە لای پرسیاری 17 ئایا ژمارەی گشتی کارتەکانی کارزان کە کۆی کردوتەوە چەندە؟ ژمارەی گشتی هەست دەکەم باش نییە دەبا نووسرا بە ژمارەی هەموو کارتەکانی یان نووسرا بە ژمارەی گشت کارتەکانی نەک ژمارەی گشتی کەواتە هەتا ژمارەی هەموو کارتەکان بزانم ئەمن هەموو کارتەکان کۆ دەکەمەوە کۆ دەکەمەوە ئەوها 0 کۆ 8 هەر 8 8 کۆ 5 13 13 کۆ 4 17 هەفتەکە لێرە دەنووسم یەکەکەی دەینم لێرە دادەنێم ئەوجا 1 کۆ 1 2 2 کۆ 2 4 4 کۆ 3 7 7 کۆ 6 13 13 سێکەی لێرە دەنووسم یەکەکەی لێرە دەنووسم 1 کۆ 1 دەکا 2 237 کارت 237 کارتە هەمووی 237 کارت. ئێستا بێمە لای پرسیاری 18 کە ئەمن شیکاری ناکەم دەی هێڵمەوە بۆ خوێندکاران پێدا چوونەوە و ئامادە بوون سەرجەم یان جیاوازی ئەژمێر بکە. پرسیاری 19 لە ڕاستەوە دەست پێ دەکەین 2 کۆ 9 دەکا 11 11ش کۆ 2 دەکا 13 سی لێرە دەنووسم یەکەکەش لێرە دەنووسم 1 کۆ 4 دەکا 5 5ش کۆ 6 دەکا 11 11ش کۆ 7 دەکا 18 8ەکە لێرە دەنووسم یەکەکەش لێرە دەنووسم 1 کۆ 5 6 6 کۆ 8 14 14 کۆ 3 17 هەفتی لەوێ دەنووسم یەکەکەش لێرە دەنووسم 1 کۆ 3 4 4 و 1 5 5 و 5ش دەکا 10 10783 10783 ئەگەر بە خەمڵاندنیش بی لێرە 3000 لێرە 2000 ئەوە 5 لێرەش 5 ئەوە 10 کەواتە هەڵی گەورەم نەکردیە. پرسیاری 20 سفر هەفتی لێ بڕوە نابی ئەو شەشەی خورد دەکەمەوە شەشەکە دەبی بە 5 سفری یەکەم دەبی بە 10 سفرەکەی تەنشتی دەبی بە 9 ئەوجە 10 کەم 7 یەکسانە بە 3 9 کەم 3 یەکسانە بە 6 5 کەم 2 یەکسانە بە 3 8ش کەم 4 یەکسانە بە 4. پرسیاری 21 9 کەم 4 5 8 کەم 8 0 1 کەم 8 نابی ئەو سێ خورد دەکەمەوە ئەو یەکە دەبیتە 11 سێکەش دەبی بە 2 11 کەم 3 کەم 8 دەکا 3 2 کەم 2ش دەکا 0 پێویست ناکە بنووسم. پرسیاری 22 9 لەگەڵ 7 9 کۆ 7 16 16 کۆ 5 21 1 لێرە 2ش لێرە 2 8 10 لەگەڵ 7ش 17 5 و 4 9 9 3 9 کۆ 3 یەکسانە بە 12 2 لێرە 1 لێرە 1 کۆ 2 3 3 کۆ 1 4 4 کۆ 4 8
شێوەی ڕەنووسی بۆ ژمارە 705 ئەوجا پێنجیش پێنجەکە بێگومان دەبی لێرە بنووسێ 705 ئەوها دەنووسێ کامە 705 ئەوە 75 ئەوە 7005 ئەوەش 7500 لێرە هاتمە کۆتایی لاپەڕا 67ش دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ بابەتە چی ڕەنگە نوێ لاپەڕەیەکی نوێ هەر بژی